کۆبوونەوەی لێپرساوی ڕێکخراوە دیموکراتی و پیشەوی جەماوەریەکانی حزب و لایەنە سیاسی کوردستانەکان لە پارێزگای کەرکووک بە ئامانجی پشتیوانی یەکلیستی کورد لە کەرکووک و ناوچەدابڕنەوەکان لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق کەوا بڕیارە لە سەرەتای مانگی 2020 ئەنجام بدرێت. لە کۆبوونەوەکە هەمووان هەڵوێست و یەکدەنگ بوون لەسەر ئەوەی کە پێویستە تێکڕای حیزبە کوردستانەکانی کەرکووک بە یەک لیست بەشدار بن لە هەڵبژاردنەکان. داوا دەکەین لە سەرکردایەتی حیزبەکان کە هەرچی زووە کۆبوونەوەی لوتکەی حیزبە کوردستانەکان ببەسترێت بە ئامانجی یەکلیستی و پشتیوانی لە لیستی کەرکووکی کوردستانی بۆ هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق کە بڕیارە لە مانگی نیسانی ساڵی داهاتوو ئەنجام بدرێت. بڕیاردرا کە ناوەڕێکی کۆبوونەوەیە ئاراستەی پەرلەمانی کوردستان و نوێنەری یونامی و حزب و لایەنە پەیوەنددارەکانی عێراق و هەرێمی کوردستان بکرێت. بڕیاریشدرا کار ئاسانی و هاوکاری بۆ هاوڵاتیان بکەین بۆ ئەوەی کەچی زۆر سەردانی ناوەندەکانی تۆماری دەنگدان بکەن بۆ دەرهێنانی کارتی بایۆمەتری دووشەممە 23/9/2019.